کەریم ساڵحی شاعیر لە وەسپی سلێمانیدا دەڵێ ڕەشەبا لە خۆڕا بەرۆکی پێ نەگرتووی ئەزانێ کشوماتی لە تۆ نایە شاخ لە خۆڕا چواردەوری نەتەنیوی ئەزانێ پێویستت بە پشت و پەنایە ناحەزان لە خۆڕا پەڵپت پێ ناگرن ئەزانن سەری بەرزت بە چۆکانایە. سڵاوی خۆی گەورەتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم لە یادی 240 ساڵەی دامەزراندنی شاری سلێمانی هاتمەوە خزمەتان بۆ بەرنامەیەکی تایبەت لەسەر ساڵ و لەسەر تەمەن و لەسەر ڕابردووی ئێوە لەم شارە شیرین و شاری ڕۆشنبیران و شاری شاعیران لەگەڵماندا بن و چین و توێژەکانی ئەم شارە بەسەر دەکەینەوە و سەرگوزەشتەی ڕابردوو و ژیانی ئێستایان بۆمان دەخەنە ڕوو لەگەڵماندا بن و بینەر. خاتونی بەڕێز جەنابەت لەکوێ لەدایک بووی باسێکی ئەم شارەمان بۆ بکەیت. وەڵی من خۆم لە کەرکووک لەدایک بووم بەڵام ئەوە 40 ساڵە لێرم. چەند ساڵە؟ 40 ساڵە لێرم. بەڵێ واتە ئێستا خۆ بە خاوەنی شارەکە دەزانیتەوە. ئیتر تەواو لەگەڵ ئێوە ڕاتم. یادگاری ئەم 40 ساڵت بەهۆی شوکردن و ئەوە هاتیتە ئێرەوە؟ ئەروەڵا باسی لە یادگاری خۆتم بۆ بکەن لەم شارە 40 ساڵ لەمەوە پێش سلێمانی چۆن بوو؟ وەڵی سلێمانی خانووی گڵی تیا بوو ئیتر گۆڕانکارێکی زۆر بوو ئێستا لە چاوجارانە بەڵام طبعاً یادگاری خۆش و ناخۆشمانە ئێمە من هەند یعنی پێشتر بڵین سەیران وشتمان زۆرە کرد و یادگارەکانی خۆش بوو کاتە خەڵکەکە زۆر بەسیط بوو ها شتەکان یعنی زۆر بە ئاسان بوو بەڵام ئێستا تۆزێ شت قورس بووە بەڵام من خۆم نەخۆشی هیوام ئێستا مێز و شتەکەم لێە بەجێ هێشتووە ئەچم بۆ لای دەرزیە شتێ بکەم. وای گەورە شیفات با ئیشاڵڵا ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەی کە وەکو خانمێکی ئەم شارە دڵم زۆر خۆش بوو بەس ئەویش هەر بە شێرپەنجە ئەمری خوای کرد. خی گەورە لێی خۆش بێ و تەمەنی درێژی بۆ ئێوە جێهێشت بێ. کوێی سلێمانی ئێستا کە ئەڕۆیتەوە یادگاری 40 ساڵی ڕابردوو بیرەکەوێتەوە؟ ئەم بەرسەرا و مەڵکەنی و ئیسکان و توزان مەڵی زۆر شوێنەکانی تر سەلەوانەیە زۆر شوێن لە یاد نەبێ. سلێمانی و لا تایبەتە کفتەی کوردی خۆم لە مەطعەم ئیش مەکرد کفتەی کوردی مەکرد ئەوەی سابونکەران ئیتر بڵێم چی یاپراخی گەڵامێ و ئەو شتانە خۆشە برنجی کوردی و فاسۆلیا و ئەمانەوەی خۆشن. سەرنجی خۆتان لەسەر سلێمانی لە شگەڕەکەی لەدایک بوویت تایبەتمەندی سلێمانی لای تۆ چییە؟ سلێمانی شاری شاران طبعا بە شارە حیاتەکە مەشهورە من خۆم خەڵکی شار باژێرم لە سیتەک لەدایک بووم بەڵام هەر سەر بە پارێزگای سلێمانی طبعا لە دوای دایک دووهەمین دایکمان خاکە وەکو ئەوەی کە هەر ناویشی ئەبرێ لە دڵەوە تەزویەک ڕامانە سڵەکێنێ کە ئەم شارە ئێمەی هێناوەتە دنیاوە بەڵام بەداخەوە بە پێی پێویست خزمەت ناکرێت ئەو پەراوێز خستنە ئەو خزمەت نەکردە بەڵام چی شتێکی سلێمانی لای تۆ تایبەتە چەند ساڵە لە سلێمانی ئاژیت ئەو نەیبیرت بێ؟ من تقریبا لە ساڵی 89 کە لادیەکان داگیران نیشتەجێی شاری سلێمانی بووم سەروی 30 ساڵە لەم 30 ساڵەمە و پێش سلێمانی چۆن بوو؟ چی شتێکی هەست دەکەی وەکو خۆی ماوەتەوە کە ئەچیت یادگاری بیرەکەێت؟ طبعا سلێمانی گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە ینی نابێ ماموو شتێ زاربی سفرکەین پێشکەوتنی زۆری بەخۆیەوە بینیوە بەڵام ئەوەی کە ئەمان خاتەوە یادی مناڵی گەڕەکە کۆنەکانە بە تایبەتی من ئێستا لە گەڕکی سەرکارێ سەرنشینم کە بە گەڕکی دەرگەزێن و لای سابونکەران و ئەوانەیەم یادی مناڵیم بیرەخاتەوانێ هیوادارم زیاتر ئەو شوێنە کەلتوریانە بمێنێتەوە بایەخی زیاتری پێ بدرێ بۆی لە ناو نەچن و بۆ نەوەکانی داهاتوومان وەکو یادگاریەک بمێنێتەوە. شوێنێکی سلێمانی لای تۆ تایبەتە؟ وڵی بەگشتی هەمووی تایبەتە بەڵام بە تایبەتی سەرچنار. بەڵێ چه خواردنێکی؟ خواردنی سلێمانی وڵی هەمووی خۆشە بەڵام بە تایبەتی
خۆمان دۆڵمە حیاتەکەی هەر زیاتر چۆن بوو کۆڵانەکان ماڵەکان وڵایی بە شێوەیەکی گشتی ئەو سا خۆڵ بوو تاوان سروشتی تر بوو زیاتر لە ڕووی سەحیەوە باشتر بوو ئێستا هەمووی بەداخەوە بە چیمەنتۆ ئەوە داپۆشراوە ئەتوان بڵێم ژینگەکەی پاک نییە تەندروست نییە لە ڕووی دار و درەختیشەوە هەست دەکەم ئەوەی بینا دروست دەکرێونە باەق بە دار و درەخت نادرێ گۆڕانکاری تیاکراوە بە زۆر وان نییە یعنی باخێکی ئەو توی پێ نەدراوە سلێمانی لە دڵی هەموو یاجی خۆی کردوتەوە نیشانەی خۆشەویستیە ئەو خۆشەویستی وای لێ کردوین کە هەمیشە لایەتمانە لەگەڵ ئەوەشە شاری ڕۆشنبیرانە هەمیشە حەزی لە پێشکەوتنە حەزی لە تازەگەریە حەزی لە نوێبوونەوەی و هەمیشە بەرەنگاری ئەو کەسانە و ئەو یاسانە ئەبێتەوە کە دژی شارەکەی و ئیشاءالله لە داهاتووە شارەکەش پێشکەوتنی زیاتر بەخۆیەوە ئەبینێ و چاوەڕوان ئەەکەین لە کەسانی باڵادەست ئیشەڵا زیاتر باخی پێ بدەن و ئەوەی کە بۆ ئێمە نەکراوە ئەوەی ئێمە کە یعنی بێئومێد بووین لێی نەوەکانمان مناڵەکانمان ئیشاءالله تایە خۆشبەخت بن و ئەوانەی کە بە بۆنەی ناڕەحەتیەکی ژیانەوە سەختی ژیان وڵات و شاریان جێشتووە ئیشاءالله وهای لێبێ هەمووی بگەڕێنەوە کوردستان و ئاوەدانی زیاتر بەخۆی ببینێ کە حاجی گیان سڵاو لێبێ خەڵکی شارەکەیت بەڵێ قوربان بیرەوەری تۆ بۆ کێ گەڕێتەوە ئەم شارە کاتی خۆی چۆن بوو ئەم شارە هەموو وەختی هەرخۆش بوو لەخوا بەجیاوێ سواز بۆخوا شارێکی بەناوبانگە لە عێراقا سلێمانی بۆ خۆی سلێمانی خۆشیەکەی لە چیا هەر چوار تەرەفی چایە لە هەر لاکۆڕۆی دڵفەرێعا زۆر خۆشە بەلای منۆ زۆر خۆشە حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەی ڕابردوو ئێستا جیاوازەکان زۆر وانە ئێستا ژیانێ زۆر خۆشە بڵێ بۆ ژیانی باباپیری ئەمە نە جلوبەرگ بوو نە خواردنی خۆش بوو نە ئاو بوو بیخۆینەوە نەخمان بوو ئیسە لە هەموو شتێکا کاملە لەخوا بەس چی هەیە چیتەوێت لە گەنجەکە وڵا ئەوە مەوێ ڕوو لە خوابن قەدری دایک و باوکی ژیان بگرن قەدری وڵاتیان بگرن و نوێشکەن و ڕوو لە خوابن ئەخلاقیان پاک بێ جوانە لە گەنجەکانە لە کوڕ و کچ لە خوشک و برا لە هەر هەمیان چی شتێک بەسەر سلێمانیا گۆڕاوە ئێستا هەستەکەی گۆڕانکاری زۆر شتێک سلێمانی بۆ پێشکەوتنە لەخوا بەس تەنها هەر ئەوەیە ئەو نەچەخەتەیەکە من داوایەکەم چی شوێنێکی سلێمانی بۆ تۆ یادگاریە هەر هەمووی بە تایبەتی چ شەقامێ زۆری من کە مرتابم دەرودەشت و گەڕان و کەژوو کێو سلێمانی بە حەمامەکە زۆر ناسراوە تەنانەت مستەڕیچیش لە کتێبەکەی هەر باسێکە ئاڵێ سلێمانی زۆر گرنگی بە حەمامداوە بە جۆرێ لە پەرستشی زانی و توێتی ئەمە جومعانە بێ خۆمان بشۆین مەسەلەن وەکو سونەتێک وەکو ئەوە جەنابوو لەو حەمامانە خۆشوردووە قوربان قابی لە بەڵێ ئێستا من حمام لە ماڵەوەی تر ناچم بۆ حمامی تر کاتی خۆی بەکار بەڵێ وەختی خۆی ئەرە وەڵا حمامی یعنی ئەو حمامانە جیاواز بوون کە ئێمە من عمرم 73 ساڵە یاخواتە من درێژ ئەوانە جیاوازن ئیسا زۆر ژیانێ خۆشە و پاک و پوختەیە و بۆنێ خۆشە و گەڕانینی خۆشە و هەوای خۆشە و ژیانێکی زۆر خۆشە باس بۆ سوال بۆ سەرڕاست پیرۆزبایی لە خەڵکی سلێمانی یەکەم لە یادی 240 ساڵەیدا ئەمێ بیدایەدەوە بڵم کە 240 ساڵ تەمەنی سلێمانی واتە 240 وانەی مێژووی لە شۆڕش و بەرخودان لە هونەر لە ئەدەب لە شانۆ لە زۆر جار ئاوارە بوون قوربانیدان شکست بەڵام دیسان هەڵسانەوە بنیادنانەوە بەردەوامی 240 وانەی مێژوویە ئەم یادا وەکو خۆت وەکو شخصێک وەکو بیرەوەری خۆت ئەوەی سەرەتای لاوێتیم بیرمە لە قوتابخانەی دەرگەزێن بوو ماما لە باخشێخ لەتیف بوو و مدەتێک ماما لە بەرخانەقا بوو هەموو گەنجێتی من لە کۆڵانەکانی شەقامەکانی بەرخانەقا و بەردەکی سەرای سلێمانی کە هاتینە بازاڕ و من گوڵە بە ڕۆژە ئەفرۆشت کرێکاریمە کرد جەریدە مەفرۆشت ئەلەم شەقامانی کە ئێستا هەنگی تیاگێڕین من ڕۆژنامەم فرۆشتووە
گوڵە بە ڕۆژەم فرۆشتووە یعنی شانازیێوانێ جیاوازەکەی ئێستا ئەو کار وەکو دیمەن وەکو سروشت بەنسبەت منەوە بێگومان ینی جیاوازەکەی گۆڕاوە لەوەی سلێمانی وەختە بچووکتر بوو سادەتر بوو ژیانتیایە بەڵام ئێستا فراوانتر بووە قەرەباڵقترا بینا و تەلاری زیاتری تایە زۆر جاران کەسێڵن سلێمانی هەرجاران خۆش بوو منەڵم نا جاران بیرەوەری خۆشی خۆی تایە و خۆش و جوانی خۆیان بووە ئێستش جوانی و خۆشی و بیرەوەری تازی تیا دروسە بێ لەبەرەوە بۆ من لەبەروی لە سلێمانی لەدایک بووم لە سلێمانی گەورە بووم تا ئێستش لێرە ئاژیم ینی بەشێکە لە یادەوەری ژیانی خۆم هەم خوێنکار بووم تایە هەم وەرزشەوان بووم تایە هەم کرێکار بووم تایە ئیشم کردو و بەردەوامی برادەر و ڕەفیقی زۆرمان بوو بیرمە ئەلەم شەقامی سابونکەرانەوە هاتی دەخوارەوە کاتێ لە عادادی ئەزمەڕتەوە بووینە چوین لە ئەوقاف لەوێ کتێبمانێنە بە ئیستیعارە برادەرەکان لە بینی خۆمانەمان خوێندوانە کۆمەڵێ بیرەوەری جوان کە لە یادی سلێمانیا لە بیرمان ماوە هەندێک جاریش بیرەوەری ناخۆشمان بیرە کە مەفرەزی قوات خاصەکانی بەعەز لێرە وەسان و گەنجانیانی هانا کرد مامۆستا بۆ بیرەوەری نازانم ئینسان کە بیری لێ کاتەوە دڵخۆشە بێ یان دڵتەنگە بێ وازام هەردوو هەستەقیتیایە جایوایە بیرەکەیتەوە ڕۆژانێک لەم شەقامانە بووی خۆڵ بووە بینانە بووە ژیان زۆر سادە بووە لەوەچە جلوبەرگی هەندێکمان هەم وەکۆڵێ پینەوە ئەوەی پێوە بوو بێکە چاکرابێتەوە یان ژیان زۆر سادە بوو ئێستا سیرەکەی ئەڵێ ئەسرێکی ترە سەردەمێکی ترە لە ڕوویەکۆ دڵت تەنگە بێ لەوەی کە ڕابردوو تەمەەن ڕۆی لەلایەکۆ بی لەوەکەیتۆ دڵخۆشی بەوەی کە پێشکەوتن ڕووی کردۆتە ئەم خەڵکە هەستی تۆ چۆنە؟ بنیش وەکو وەستی هەموو ئینسانێکی تر ئینسان هەمیشە لە دوانەیەکی لێکچوو و لێکترازا و لە هەمان کاتیشە ئاوێتە لەگەڵ یەک هەم ئامێز لەگەڵ یەکە لە خۆشی و لە ناخۆشیە بە تایبەتی کاتێک کە باز لە بیرەوەری ئەەکەی لە بەرەوەری هەموو شتێکی خۆشی و ناخۆشی وێتەوە بیر من ئێستا کە ئەوم بیراتەوانێ بیری هاوڕێکارم کەوتەوە وتمە چوینەوە کتێبخانەمان خوێندەوە لەو کاتا بیرم کۆتۆکە قوات خاصەکان چۆن لەوێنی ها ئەمە حاڵەتێکە لە زاکیری ئینسانە بێگومان من ئەو کاتە ئێمەش کوڕی خێزانێکی هەژار بووین ئەو قسێ ڕاستە سلێمانی ئەو وەختە لە ڕووی بینا و تەلار و ژیان و کوچە و کۆڵان و بازار سادە بوو گەستە نەبوو ژیانی خەڵکی بشە ئێستا تەتەوەری کردووە هەندێک کەسێن ینی یادەوەری بوو ئەو زەمەنە هەیە من بۆ خۆم یادەوەری بۆ زەمەنەیە بەڵام لەمان کاتە ئەمەشم پێخۆشە ژیان بەدەست من و تۆ نییە وەستێ شار گەورە ئەبێ تەتەورەکە و ژیان پێشەکەوێ بە حکومی جوهودی مرۆڤایەتی خۆی ئەوە ئەنی خاڵێکی زۆر گرنگە و هەمیشە ئینسان لەو دوانەیە ژی لە بینی خۆشی ناخۆشیە هەردووکی بیرێتەوانێ وەردووکی بەشێکە لە ژیان یعنی تۆ بەدەست خۆت نییە بەشێکە لەم ژیانەوە سلێمانیش بۆ ئێمە ینی جێگەی شانازیە و بۆ هەموو گەلی و کوردستان هەمیشە لێرە سەرچاوی ئەدەب و معرفە بووە بۆچی بوو بۆ پایتەختی ڕۆشنبیری بۆ بە چاری ئەدەب بەنسبەت شاری هەڵمەت و قوربانی شاری سلێمانی بەڕاستی یادی 240 ساڵی بەرز و پیزۆر ڕائگرین بەڕاستی یعنی ئەمڕۆ ئەو خەڵکا بینی لە هەموو چین توێژەکانە لە هەموو تەمانەکانە ینی جۆش و خۆشی خۆی بەخۆ ئەبینە بەڕاستی ئەمەش خۆی لە خۆیان جەژنێکە بۆ پیرۆزی هەموو تاکێکی کورد هەم بە تاکێکی سلێمانی بە تایبەت چیمان پێشەشەکەی لەم ڕۆژە؟ وڵی چوارینێکە لە چوارینێکە قفلی بکەم پێشەشەکەم بە خۆشەویستانی سلێمانی خۆشحاڵە بین فەرموو سلێمانی لەوەتەی هەیت و پێشەنجی زەنگی بێوریتدا بە گوێشکەی بێدەنگی هێز و کوڵی نەوەت ڕەگ و ڕیچەی داکوتاوە بۆ ئازادیش بەردەوامی بۆیەوە شۆخ و شەنگی تەنێکە لە شاری سلێمانی سەرقاڵی ئیشی تەکسی ئەمەی وڵای دەمێکە وەکو کەسابەت من دوو بڵێن ئیشی تەکسی ئەەکەم بەس وەکوش کاس بیشم لەگەڵا کرێکاری دەکەم یاخوا لەش ساغ بێ ساڵانی زوو لەگەڵ ئێستا جیاوازی زۆرە سلێمانیوە نییە زۆری فەرقە چونکە بە حکمێوەی من تقریبەنەوە بۆ تقریبان بۆ 95 ساڵەکە بێ لە سلێمانیان ئێمە باوکت و گەڕ لە گەڕێکی شەخام بووین لە گەڕێکی دارۆغا بووین برایان پاشا بووین لەمانە بووین بەس ئەو خۆشەی ئەو ساوەکو ئێستا نییە ئێستا خۆشی جارانی نەماوە بە حەق باشە هەمووی بۆ واڵێ ئەو بۆ جاران سلێمانی بووتە فڵان کەس هەموو یەکترێ ناسی بە حەقەت ئێستا ئەوە نەماوە ئەستا بە کەم ینی بە پەنجەی دەژ ئەژمێرێن و کەسانی کە خەڵکی شارەکەن لە ئەسڵ لێرەیا بوون بیرەوەریەکی مناڵی چی هەیە لە سلێمانی خۆت کە بیری لێەکەیتەوە
لەلایەکۆ دڵخۆشە بی لەلایەکۆ دڵتەنگە بی کە و ڕابردووە ئێستا هەمووی نەماوە و ژیان گۆڕاوە. بیرەوەری مناڵی من هەمووی لێرا بووە ئەوە سینەما سیروان بووە ئەمە سینەما ڕەشید بووە باشە دوای ئەوە ئەمە سەعاتەکەی بەردەگی سەرا بووە لێرە باشەوانە نەماون فلکەکانی شەمووی نەماون ینی فلکەی ئاسکەکە نەما فلکەی نازام ساروخەکە و ئاسنەکە و دەسەکە نەما و هیچی نەماک هیچی نەما ئەو شتە خۆشانە نەمان ئەو شتە جوانانە نەما لەم شارەیە بەداخەوە زۆر بەداخەوە بۆ ئە حکومڕانی ئێسەکە ینی لە سا هەشتا ئێمە وا بیرەکەنەوە کە شێوازی شارەکە زۆر گۆڕاوە ئێستا کە ئەڵێ فلکەی ئاسکەکە خەڵکەڵێ ئاسکیشی باشە بۆ پێڵێن ئاسک پێڵێ فلکەی دەسەکە لێ بۆ پێڵێن دەسەکە ناقی ناگرم چکە نایبینێت حقت بە حقت ئەم سلێمانێکی جاران نەما زۆر بەداخەوە زۆر بەداخەوە من مناڵیم هەموو تەمەنم مناڵیم لە سلێمانە بەسەر بردووە ئەو خۆشی ئەو سامبینی ئەمە سینەما ڕەشید بوو جەژنان کاتی شریتی پۆستە ئیداری لێ ئەیتە ئەو زانی کە سلێمانی بەس ئێستا نەما ئەو شریت ئەو شتانە نەما چیتانەیە بۆ سلێمانی چەندێکە لە سلێمانی نیشتەژێن وەڵی زۆر دەمەکە لە سلێمانین هیوادارین ئەم شارە شاری ڕۆشنبیریە شاری شەیدانە شاری هەڵمەت و قوربانیە هیوادارین هەموو کاتێکا بەسەر بەرزی بمێنێتەوانی و ئەسڵا خەڵکی کوێ خەڵکی شارەکەیت نەوەڵا دەرەوەین بەس نیشتەچی سلێمانی ئێستا چەند ساڵ زۆر دەمێکە تقریبان وەڵایەت 56 ساڵە بێ لێنین دەستێمانی ئەرە وەڵی ئێستا زۆر گۆڕاوە سلێمانی زۆر زۆریش ئەرەوەڵا بەس یادگاری ڕابردوو چییە یادگاری ڕابردوو یادگاری جاران خۆشتر بوو سلێمانی لەبەرەوەی خەڵک ئەنی یادگاریم بۆ باسکە کەبیرەمان خەڵکی سلێمانی مەخسەستا بۆ نمونەیە مەکرێکی بووین ماڵمان لە مەڵکەنی بوو ئەو خانووی کە ئێمەیان تیا بوو ئەو خانووی کە ئێمەی تیا بووین 6 ماڵی تیا بوو هەمووی خوشکبراییە ژیان یەک سفر ڕاخرا یعنی جیرانەکە کە ئێمە ڕۆشتین بۆ دەرەوە بۆ باوکمان بڕۆشنایە بۆ شوێنێک دایکم کلیلەکە یا بە جیرانەکەیان هەی فڵان کەس کە باوکرد لەوەدا بێت هەمووی خوشکبرایەتی بوو هەمووی شکر لەخوا بەزیاوێ ئێستش باشە لەبەرەوەی نییە شاری ڕۆشنبیری و شاری شکر ڕاستە ژیری ئەودەمەیە یادگاری چی هەیە کە یەی مەسەلەن بەجاری سالم و سەوەڵەکە و کاوە و ئێستا ئەم جارەیە زۆر یادگاریم لەگەڵیا هەیە لەگەڵ برایەکمان ئیشمانە کرد شمانە فرۆشت پاکەتمانە فرۆشت بازاری ئەو ساوق ێسا قەرە باڵە بوون هەر نەبوو هەر خەڵکی تیان نەبوو ئەچونیان کەیان گوت ئەمڕۆ 3 ڕۆژی ماوە بۆ هین بۆ جەژن مەسە بۆ نمونە هاتن سەیری سینەما سیروان و سینەما دڵشاد و سینەما ڕەشیدمانەکەمان فیلمی حەوبەتەڵەکەیان داناوە فیلمی چیان داناوە زۆر یادگارێکی خۆشخۆم جلی جوانمانە کرد بۆیان نەکردین جلەکانمان پیشانی تۆیە پیشانیەکی کترەیە ئاوا بە زۆر یادگاری خۆر سلێمانی پوریە چ خواردنێک تایبەت بوو ببوورە چ خواردنێکی ئەوسا تایبەت ئەوسا وڵا ئەوسا گەنمە کوتا بوو دۆکەشک بوو ئیتر قەرە خەرمان بوو سەر و پێ بوو ئەم شتانە بوو ئێستا گۆڕاوە ئێستا گۆڕاوە بابە ئێستا شفتەیە و کفتەیە و ئەم شتانەیە نەخێر لەبەرەوەی شتەکان زۆر ئەسڵین وەک جاران میلەتەکەمان یعنی کاڵن مسلمانتر ڕاستە میلەتێکی مسلمانی تایە خۆی ئەو مسلمانتیار بمێنێ لە شاری هەڵمەت و قوربانیە بەس وەک جاران بڵین خەڵکەکە وان نەماوە خواردنەکان وان نەماوە لە بیگرەدا خواردن هەموو شتێکەوە یادگاری ڕابردوو چی و بیرە لە سلێمانی هەموو شتێک هەبوو خۆش بوو ئەو کاتە گاریج خۆش بوو کفتەمانە خوارد شفتەمانە خوارد مرۆڤ بەگۆڕێ ئێستا وەک ئەتوانین خۆمان وەک ساڵان لێ بکەینەوانێ وەک ساڵان ئەتوانین ژیانێکی خۆش دەست پێ بکەین ژیانی لەگەڵ یەکا برابین لەگەڵ یەکا خوشکبرابین بەزی تر وای لێ نەهات ئێستا من شتی خۆم بۆ کچەکەم باز دەکەم ئەڵێ ئەوە ئەفسانەیە ئەو شتە ڕاست نییە دایکە هەموو شم لێ بەسەر هاتووە کەچی گاڵتە پێکە والله خلقي لا ديم انا والله لێرە دانانیشی ینی دەفرۆشی کاتی خۆی بەردەرکی سەرا و بەردە مزگەوتی گەورە چۆن بوو یادەوەری تۆ والله او كاتا ئێستا خۆشترە لە جانات انا والله ئەوسا خۆڵ و ئەوە بووانە بەڵێ بەڵێ ئێستا هەمووی چاکراوە خۆشە و ڕێک و پێکە بوو خەڵکی شارەکەی مامۆسا بیرەوەری تۆ لەکەیەوە ئەوە لەم شارە یعنی لە ساڵی چەنەوە لە حەفتاهەشتەوە لێرە هەفتاهەشتەوە ئێستا ئەو کاسلێمانی جیاوازی زۆر بوو زۆر بەڵێ زۆر خۆش بوو ئێستا ناخۆش بووە ئەو بۆ
والله تبوي امهم زلامتي خزا وكذا مليون هازلام زماني تيايسا یادەوەری تۆ لەگە سلێمانی و جاتەکان و کاوە و سالم و سەوڵەکە و بالنسبة حكومتي أصلا ناخوش بو حمو بيني كان هلا تني لبر خل بقيرة رانا كات وما أيان قتي زو ناخو من باشتريش بس هر يسا باش لوسا زبر زوتي حكومة ناخوش بوسا چ شەقامێکی شارەکە یادەوەریە حەمام و ئەوەی سلێمانی زۆر پێی بەناو خمي كاوة بناوبان بو أم كاوة لخوار وأروة خوار زور خوش بو بلي یادگاری تۆ چییە کاتی خۆی لەگەڵ هاوڕێکان تا لەم شارە بوون كمان أفسا توين بو سيران بيكوا توين بو لم تاخانا دانيش حزبك كمان بتس حكومة ما بو دبريكا بقري بك بزي شعبي ومانا يسا خوش لمن بلاي من هو ڕۆ ئەمنیەکەیوە لروي أمني وبريا أنا والله یادەوەریەکان چیت بیرا بۆمان بگێڕیتەوە کاتی خۆی يادي ورا كان يوسا شاق بو بريا زور خوش بو کاتەکانتان چۆن بەسرە بر لە سلێمانی ئەچوون بۆ ساخانو سوا بس بانا برد ساخانو شويني أم باخ وستانات وين هەفتەکانی سلێمانی و بیرەیانی حبتا كان بريا چ گەڕێکی ئاوەدان بوو کوام کۆڵانە زیاتر ئاوەدان بوو وداني لدوري خبات أو نواب بزوري خبات وخانو قركان وأمنو أوداني زوت يابو ئەی بازارەکەی سلێمانی کوێ بوو زیاتر هەر ئێرە بوو بازار كسلماني أم حوزة وشكبو بربلة كبو ئەو دوو شوێنەوە أو دوشاني بربق قربالغي وشتي ساكت يابو ئەی مزگەوتی گەورە قەرەباڵخی ئەبوو كام وقي سانا نا والله ینی ئاو بازاڕوی بە دەورەوە نەبوو نا هيشي نابو روت حوزە وشکەکە و کوێتر بازار بلدية كبلدية كذا قصاب خانك يسا خوش بو ئەی نرخی شت ئەو کاتە چۆن بوو گران بوو وەرزە بپنجافلز بو دو كبابي بپنجافلز بو أنا والله يا فراغ دق کەبابەکەی سلێمانی بەناوبانگەوە ساشا أنا بلا حدين أبو شورب عباس يتعلم بويس وبما سووا بنعوان